ئەگەر بە من بێ من حەزەکەم گردن ئازادی لە هەموو کەسێ بکەیت. گردن ئازادی لە دڵەوە بێ خۆشە. هیچ کەسێک دڵی عاجز کردووە گردنم ئازاکات. گردنی دایکم ئازاد دایکم بەس دایکم. پێویست هەموو ڕۆژەکان گردنی یەکتری ئازا بکەین. ئەم گردن ئازایە لە کەلتوری ئێمە زۆر جوانە. حەزازە گردنتان ئازابێ و من بە هیوام ئێوە بای ئەمەگە گەورە بن لە منێکی بچووک خۆش بن. ئەبێ بڵین یەکەم جار شەقامەکە گردنمان ئازاکە ئەگەر ڕۆژان بەلوود بەرزیەوە بەسەر تا ڕۆشتوێتین یاخود شەقامەکەمان پیس کرد بێتەوە گردنمان ئازادکە هەرچەنە تەنەکەی خۆڵیشی لێ نییە بەڵام هەڵیەگرین تا تەنەکەی خۆڵەکە دۆزینەوە گردنمان ئازاکە شەقامەکە ئەی ئاو گردنمان ئازاکە لەوەی کە هەموو ڕۆژێ بە پیرۆتین گردنمان ئازادکە ئەی ڕووناشی یان گردنمان ئازاکە ئەی ڕووناشی کە گڵۆپەکەمان شکانوە و بەڵام نەمانتوانێت و چاچکەینەوە گردنمان ئازاکە ئاڵاکە کە هەموو ڕۆژێک نەمانتوانیوە سڵاو لێ بکەین یانە بێ بڵین ئەی داد ئەی سەوزایی گردنمان ئازاکە کە نەمانتوانیوە تۆ لە زیادبوونا بکەین و هەموو ڕۆژێک ئای تۆ بین ئەش بێت چنێکین بە خۆڵەکە و بە خۆڵێ و خاکە بڵین ئەی خاک گردنمان ئازاکە کەو هەموو بەروبووم و نیعمەتە و لێ دەرێنین و بەڵام ئێمە جگە لە جەستەی مردوومان هیچ سوودێکی ترمان نییە بۆ تۆ سلامة چەند ساڵە لەم دیۆ جەژن بیبینم یانەی بینم چییانە بۆ گردن ئازای من بەس بۆەوە بەس بۆ بەعادە دەی نایچتر نییە لە پلانتە هەیە ئەم جەژنە بە خەڵک بڵی گردنم ئازادکەن وەڵایتی چەند کەسێکەرە بێ پێی بڵێ بۆ کوشتێ فێر بووین خواتەمەتان درێژکە لە جەژنا پێڵی گردنم ئازاکە وەڵی هەموو کاتێ پێڵم عادەتەن بینی ژن و ژیر و مێردا زۆر زۆر بەیەکۆ هیلاکە بن پیاوەکە و ژنەکە هەردووکیان نەمەڕاق بۆ یەکتری ها سپاس بۆ بەرنامەیە سپاس بۆ وشە جوانە سپاس بۆم کاتانە کەسێک لە بیرمەندەکانە ئەڵێ سێرم لێت خەڵکانێکی ڕۆژی چەند جارێک دەموچاویان ئەشۆن بەڵام بیر لۆ ناکەن و لە ساڵێکە یەک جار دڵیان بشۆن گردن ئازایی وەکو مەفهومیشی کوردەواری سێریکەین لە شەرعەوەیان لە ئاینەوە لە هەر لایەنێکەوە هاتبێت مەفهومێکی زۆر باشە ئەو پەڕی لێبوردەی ئەو پەڕی لێ خۆشبوون ئەو پەڕی ژۆنەدان بە ڕابردوو پلاندانانە بۆ بەیانی ئومێدێکە بە هیوای ژیان تۆ بە ئومێد نیت ئەو کەسە ئەڵێ من گردنی ئازا ناکەم هەتاماوم من لی عاجزم هەتاماوم ئاشتی ناکەمەوە بە پێچەوانەوە بەڵکو تۆ ئومێدێگەی بە بەیانی ئومێدێگەی بە دواڕۆژە ئەو کەستا بینی ئەڵێ گردنم ئازاکە نەبا لە هەڵەیەکم بەرامبەر بەڕێزەیان بەرامبەر بە تۆ کردبێ لە ڕۆژە ئاسایەکانە جا ئەم چەمکە خستوانەتە جەژنەوە شتێکی خراپ نییە شتێکی زۆر جوانە شاڵە لە جەژنی نەورۆزی شاهر ئەوە هەبووە نەک هەرتەنها لە جەژنە ئاینەکانە لە جەژنەتەوەیەکانی شا هەبووایە لە سەری ساڵی شا هەبووایە ئێستاش لێرە لەم جەژنی ڕەمەزانایە لە جەژنی قوربانە هەیە شتێکی زۆر جوانە و خۆزگە لە باتەوەی کە لە ساڵێکا جارێک یان دوو جار بێ لە مانگێکا جارێ دوو جار هەبوایە گردن ئازایی لە ناو کۆمەڵگەی ئێمەیە ئەم چەمکە ئەگەرێتەوە بۆ دین یاخود شتێکی ڕۆحانی ئینسانیە بەشێکی ڕۆحانیەتە بەشێکی لێخۆشببوونە لە یەکتری ئینسانە بێ هەمیشە ئەم گردن ئازایە لە کەلتوری ئێمە زۆر جوانە دەلالە لەوە ئاکای شێگەگەر کەم و کوڕیەکی بەرامبەرێ کردبێ هەڵەیەکی بەرامبەرێ کردبێ لی ببووری وە گردنی ئازادکەی وە وەکو خاڵێک لەسەری حسێب نەکەیت و پاک بیتەوە لێبوردنێکی جوانە بەرامبەر بە ئینسانە بێ هەمیشە بیری بێتەوە هەمیشە خۆشی ئیحتیمالە هەڵە بکە لەبەرەوە بێ هەمیشە چاوەڕێەوە بکات لە خەڵک ببوورێ بۆی خەڵکیش لە هەڵەکانیەوە ببورن کەسەی دڵم میێشانەوە داواکارم لێی کە گردنم ئازاوە گردنی ئازابێ وەڵایی بەس گردنی دایکم ئازاب دایکم بەس دایکم ئازای بکە هەموو دنیاکەواتە ئازای کرد وڵی گردن ئازایی جەژن بۆ گردن ئازاییە بەڕاستی بەس جەژن خۆی ئەم جەژنە تایبەتە بە گردن ئازایەوە بەس هەموو کاتێک گردن ئازایی باشە ینی ئینسان گردنێک لی ئازا بکە تۆ توانی لێرەوە بەدایکێ بڵی ڕۆڵی کامێرەکەمان بڵی دایە گردن مازاکە وەڵایی دایە گردن مازاکە بینی نییە لەگەڵ مە حالیە نیشدا بەس بە تەمامی شاڵا بەیانیە کە دوو بەیانی بێ جەژنی شاڵا شەوەکەی پێشەوە بڕۆم اینجا بۆ دوو بەیانی کە جەژنە بێ داوای گردن ئازایی لەکەم زۆر باشە ئەبێ یەکەم جا بڵین دایە گردنمان ئازاکە دایکی ئەم هاوڕێشمان هیوادارین کاگوریا هیوادارین ئەم بەرنامەیە ببینێت تا گردن ئازایەکەی لێ قبول کات دایەکیان دڵی کاکەیوە وریا دڵی کاکە وریا
با بێتاقەت نەبێت لەم جەژنەیە گردنی ئازاکە. دایکە لە ئێستاوە تا گەورەبوونم گردنم ئازاکە. من وەکو دایکێ گردی هەردوو مناڵەکەم ئازاکەم لە باتی 100 جار هزار جار گردنیان خۆش و ئازابێ. پرسیارێکترمان ئەوەیە ئایا کەسەیە لە ژیانی ئێمەیە کە خیانەتی لە وڵاتەکەی کردبێت کە ئازاری میلەتەکەی یابێت و ئێمە گردنی ئازانەکەین تۆ کا وڵاتیەک گردنی ئەوانە ئازاکەی یانەوە تا پیانەڵی هەرگیز گردنتان ئازا ناکەم. ئەوە نەک من هەموو میلەتیش گردنیان ئازا ناکە. خۆش گردنیان ئازا ناکە یەو جۆرە کەسانە. نەخێر. بێگومانەوەی کە خیانەتکە لە میلەتی خۆی بە تایبەتی گردنی ئازا ناکرێت باوەڕ ناکەم. وەڵای گردنی ئازابێ بەس وەکوتر یعنی بیرکاتەوانێ بیرکاتەوە کە تا چ ڕادێک غەڵەت بووە. نەخێر. ئەخر ئەوەیان شتێکی ترە. چکەوە بەرامبەر هەموو میلەت کردیانە. بەرامبەر شەخص جایە. سە بەرامبەر خۆم بێ شتێکی ترە. بەس بەرامبەر هەموو میلەتەکە ئەوە شتێکی ترە. گۆ ڕەبتی بە هەموو کەسەوە هەیە. ئەبەت. لەبەرەوەی غەدی دنیایان لێ کردین نەشتا گردنیشی ئازاکەین. ئەگەر بە من بێ من حەزەکەم گردن ئازادی لە هەموو کەسێ بکەین چونکە وەکوتم هەمومان قابلیەوەین هەڵە بکەین هەمومان قابلیەوەین ڕۆژە لە ڕۆژان بڵێمە ئینسانین ئەگەر ئەمەمان بیر بێتوانین لە هەموو کەسێ ببوورین. کەواتە تۆ گردنی ئەو کەسانە ئازا دەکەی کە ڕۆژ لە ڕۆژان ئازاری تویان نابێت ئەگەر بیری بێت ئەمەش جوملەکەی تۆ بوو ئیتر بەسە برام زۆر ئازێتیام. بەڵێ بێگومان سڵاویشی بۆ نێرم لێرەوە هیوادارم جەژنی پیرۆز بێ. من لێرە لەلایەن کەسێکی تاکە وەکو من یان وەکو تۆ ئەتوانی تەنها گردنی کەسێ ئازاکەی کە بەرامبەر بەخۆ هەڵەیەش کردبێ. من ناتوانم گردنی تۆ ئازاکەم کە بەرامبەر بە کەسێکی کە هەڵەو کردبێ. تێگەی چۆن ینی تۆ بڵێن لەگەڵ منە هەڵەیەکە هەیە من تەنها توانم لەو بەشی خۆم لە هەڵەکان لە جەنابە خۆش بم. من ناتوانم لە هەڵەی تۆ خۆش بم بەرامبەر بە خەڵکەکەش. گردنی ئەوانە ئازاکەی کە خیانەتیان لە میلەتەکە کردویان ئازاری میلەتەکانەوە. هەموو شتێک لای من ڕۆژوە هەیە خیانەت نەبێ. خیانەت هەموو جۆرە خیانەتەکان خیانەت لە باوک لە دایک لە خێزان لە ژن لە مرد لە هاوڕێ لە نیشتیمان ئەوە هەر باز ناکرێت ڕجوای نییە. زۆری نەمان لەو باوەڕەداین یاخود ئەو بیکنەوەمان هەیە کە ئەبێت ئێمە جانی لێبوردنگیمان هەبێت و گردنی یەکتری ئازادکەین نەک تەنها لە ڕۆژەکانی جەژنا بەڵکو هەموو ڕۆژەکان چونکە هەموو ڕۆژەکان هی ئینسانە و خوا دروستی کردوین. داواکاری من ئەوەیە لە ئێوە گردنی من ئازادکەن ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە بەرنامەیەکمە یان لە هەر شتێکە بوو بێتەمایی ئازار بۆ کەسێک یاخود ماندوومان کردبێتن لە کۆتاییە بەخواتان ئەسپێرم جەژنی هەمووتان پیرۆز بێ خواتان لەگەڵ یەکتریە بینینەوە. گردن خۆش و ئازاوێ و جەژنیشتان پیرۆز بێ. گردن خۆش و ئازاوێ لەشە ساف بێ. گردنی خۆش و ئازابێ نەک لە جەژنا لە ڕۆژانی ئاساییشە. گردنی ئازابێ سوپاس. گردنی هەمویان ئازاوێ هی تۆش. جاجا گردنی ئازابێ. ئەم هاوڕێمان کە ئێستا قسەی لەگەڵاکەین گلێکی هەبوو لێمان لە بەرنمەکانەکە جارێک لە جاران وابزانام چاپێکوتمان لەگەڵا کردو لە حەزم نەکردو دای بەزێن بەڵام گردنمان ئازاکەی گردن خۆش و ئازاب. پێویست هەموو ڕۆژەکان گردنی یەکتری ئازا بکەین. ئەم گردن ئازایە لە کەلتوری ئێمە زۆر جوانە. حەزازا گردنتان ئازابێ و من بە هیوام ئێوە بای ئەمەگە گەورە بن لە منێکی بچوو خۆش بن. ئەبێ بڵین یەکەم جار شەقامەکە